بینێران منەی وەرچیم لە هەولێر ئەمە وێنێک زانیاریتان لەبارەی جارە دەزانی ئاکام عومەر و ڕێوەڕسمەی بە خاک سپاردنی هاوکاتی ناوی تەرمەکەی بۆ بخەمەڕوو و پاژنێڕۆی ئەمڕۆ ئاکام عومەر فەرماندەی هێزەکانی کۆماندۆ لە نەخۆشخانەیەکی تایبەتی وڵاتی ئەڵمانیا گیان لەدەستدا ئەوان ماڵی لە هەولێرە ئاکام ئەڵبەتە تا ئێستا سەرگیری نەکردووە من کەمێک ئێستا چوومە ماڵەکەی لەگەڵ کەسوکارەکەی گفتوگۆم کرد کۆمەڵێک زانیاریان پێدام ئەوان ئامادە نەبوون لە بەردەمایشی کەناڵەکان قسە بکەن لە بەردەم ماڵەکەی هاوڵاتێکی زۆری هەرێمی کوردستان تاوی شارە شارەچۆکان بە ماوەیەکی کەم گەیشتونەتە لای دایک و باوکو کەسوکارەکەی دڵنەوەیانەدەن لەم سەری کۆڵان تا ئەو سەری کۆڵانەکەیان پڕە لە هاوڵاتی و پڕە لە ئەو کەسانی کە کەسوکار و هاوڕێ و خەڵکی ئاسایی و بەشێک لە بەرپرسەکانی ئێستا لە ماڵەکەی ئاکام عومەرن لێرە لە گەڕەکی هەولێر هەڵبەتە ماڵەکان لە گەڕەکی هەولێری نوێە من لەگەڵ بەشێک لە کەسوکارە گفتوگۆم کرد ئەوان ئاماژیان بۆدا بڕیاروە لە سپەی دووسپەی تەرمەکەی بگەڕێتەوە هەولێر لێرە لە گۆڕستانی شێخ ئەحمەد بە خاچی ئەسپێرن ئاکام عومەر موالدی 1986 لە ساڵ 2005 وەکو وەرجێر لەگەڵ ئەمریکیەکان کاری کردووە دواتر لە ساڵ 2015 بە بڕیاری شێخ جەعفەر کە و کاتە فەرماندەی گشتی هێزەکانی هەفتا بوو لیوای کۆماندۆ دروست کرا و ئاکام عومەر بووە بەرپرسی لیواکە ئاکام عومەر لە ڕۆژی 19 ئۆکتۆبەری ئەم ساڵ لە تەقینەوەیەکدا لە ناوچەی گەرمیان بە سەختی بریندار بوو دە ڕۆژ لە نەخۆشخانەی فاروق لە شاری سلێمانی مایەوە دواتر بەڕێ وڵاتی ئەڵمانیا کرا لەوێ تا ئەم ڕۆژ بە بریندار لەژێر چاودێری پزیشکیدا بەڵام ئەمڕۆ کاتژمێر 6 کەسوکە لە میدیای یەکێتی نیشتمانی کوردستان بڵاوکرایەوە کە گیان لەدەستداوە بەڵام کەسوکارەکەی بپێوی کەمە قسەم لەگەڵ هەندێکیان ئاماژەیان بۆدا کە لە کاتژمێر ینی دوی پاژنێڕەوە ئاکام عومەر گیان لەدەستداوە و شێوەیەکی تایبەت داهێنرێتەوە چونکە گەڕوانە بێت تەرمەکە نزیکەی هەفتەیەکی زیاتر پێویست هەر تەرمێکتان لە دەروی هەرێمی کوردستان گاتەوە ناو دێتەوە هەرێمی کوردستان ئەوەی کە دیارە تا ئێستا من سەیری تۆڕە کۆمەڵاتیەکان شەم کرد هەریەکە لە بافڵ تاڵەبانی شێخ جەعفەر بەشێک لە بەرپرسانی دیکەیەتی هاوخەمی خۆیان بۆ گیانە دەزانی ئاکام عومەر بڵاو کردوتەوە شێخ جەعفەر ئەڵێ بەداخۆ بۆ شەهید بوونی فەرماندەی گەنج و ئازا و گوێری گەلەکەمان شەهید ئاکام کە هەمیشە جێی بۆ هەمیشە جێ هێشتین بوو بە برین و ئازارێکی زۆر سەخت لە دڵی هەموواندا ئەو کات بافڵ تاڵەبانیش ڕاگەندراویشی دوور و درێژی لەبارەی گیانە دەزانی ئاکام عومەر بڵاو کردەوە و نووسوێتی ماڵ ئاوایی ئاکام عومەر برا هاوڕێ و فەرماندەی هێزەکانی کۆماندۆی کوردستان برینێکی گەورەی خستە دڵمانەوە برینێک کە دڵنیام بەم زوانە ساڕژ ناوێت و لەگەڵ تێپەڕینی ساڵەکاندا قوڵتر دەبێتەوە بینەرانی ئەزیز ئەوەی گوێبیستی بوون نوێترین زانیاری بوو لەبارەی گیانە دەزانی فەرماندە ئاکام عومەر و بێگومان لە هەر زانیارێکتر تیمی زووم لە هەولێر و لە شارەکانی دیکەش بە وردی زانیاریتان بۆ ئاخاتە ڕوو